ئازیزانی کورسات نیوز سڵاوتان لەبێت ئەم ئێوارەیەش لە بەرنامەیەکی نوێی فایل و دیاردۆ لەگەڵتانە بین. فایلێم ئێوارەیەمان تایبەت کردووە بە بابەتی کۆچ. هەرچەند چەند جارێکی تر لە بەرنامی فایل و دیاردەوە ئێمە باسمان لە دیاردەی کۆچ و هۆکارەکانی کۆچ بۆچی گەنجانی ئێمە کۆچ دەکەن خۆیان دەخەنە بەر ڕێگەیەکی مەترسیدار لە پێناوی چی پارەیەکی زۆر سەرف دەکەن. بەڵام ئەوەی کە ئێستا بە گرنگی دەزانین گۆڕانکاری ڕێگاکان چەند ڕێگایەکی تازە بووەتە دیاردە و گەنجان لە ناو خۆیان و ئەو هاوڵاتیانی کە دەیانەوێت کۆچ بکەن دەیانەوێت لە ڕێگای ئەم ڕێگە تازانەوە بگەنە وڵاتانی ئەوروپا و کۆچ بکەن. ئەگەرچی ڕۆژانە گوێبیستی چەندەها کەیس دەبین کە بەداخەوە ئەم گەنجانە دەستگیر دەکرێن و زۆر بە شێوەیەکی ناشرین و دڕندانە مامەڵەیان لەگەڵ دەکرێت و تا دوێنێش کوژرانی دوو گەنج لە جەنگەڵەکانی فەڕەنسا ئاماژەی پێکراوە باسکرا کە ئەو گەنجانەی ئێمە دەیانەوێت بچن گۆڕانکاری لە ژیانی خۆیاندا بکەن و دەزانن کە زۆر بە ئاسانی دەگەنە وڵاتانی ئەوروپا و لەوێ ئیتر ئیسراحەت دەکەن نازانن کە بەڕاستی ئەم ڕێگایانە مەترسیدارە و هەرێکێک لە وڵاتانە کۆمەڵێک یاسای تایبەت بە خۆی داناوە بۆ کۆچبەران بۆ ئەوەی کە بتوانن پەنابەران دیپۆرتکەنەوە و بیگەڕێنەوە بۆ وڵاتەکانی خۆیان. بۆیە ئەم ئێوارەیە من لە فایل و دیاردەوە باس لەوە دەکەم کە وڵاتان بە تایبەت بەریتانیا یاسایەکی داناوە یاساکانی بەریتانیا بۆ کۆچبەران و بە تایبەت ئەوانەی کە دەچنە وڵاتی بەریتانیا چییە و لەگەڵ وڵاتانی تر چ ڕێککەوتنێکیان کردووە تاکو ئەو کۆچبەرانی کە دەچنە وڵاتەکەیان دیپۆرتی کەنەوە مەرجی دیپۆرتکردنەوەی ئەو کۆچبەرانە چۆنە هەموو ئەوانەم ئێوارەیە لە فایل و دیاردەوە باسی لێوە دەکەین. من دەمەوێت لە ڕێگەی گرافیکێکەوە باسی یاساکانی بەریتانیاتان بۆ بکەم کە تایبەت بە کۆچبەرانە. لە دوو هەفتەی پێشوو بەریتانیا و فەڕەنسا ڕێکەوتن لەسەر پرۆژەی یەک بۆ ناوەوە و یەک بۆ دەرەوە. ئەم پرۆژەیە هی بەریتانیا و لەگەڵ فەڕەنسا لەسەرم پرۆژەیە ڕێکەوتون یەک بۆ ناوەوە یەک بۆ دەرەوە واتای چی واتە کاتێک کۆچبەرێک بە بەلەم لە فەڕەنساوە دەگاتە بەریتانیا ڕاستەوخۆ بەریتانیا دیپۆرتی دەکاتەوە بۆ فەڕەنسا. ئەو کۆچبەرە ڕاستەوخۆ لە بەریتانیاوە دیپۆرت دەکرێتەوە بۆ فەڕەنسا. ئەمە ئەو پرۆژەیە کە بەریتانیا لەگەڵ فەڕەنسا لەسەری ڕێکەوتووە. دوای ئەوە لە بەرامبەردا بەریتانیا لە چوارچێوەی یەکگرتنەوەی خێزاندا کۆچبەرێک لە فەڕەنسا وەردەگرێت واتە یەک بۆ ناو یەک بۆ دەرەوە بەریتانیا هەر کۆچبەرێکی فەڕەنسا بێ ڕاستەوخۆ دیپۆرتێکاتەوە. لە بەرامبەرە بەریتانیا چیەکە کۆچبەرێک لە فەڕەنسا وەردەگرێت. ئەمە یەکێکە لەو پرۆژانەی کە لە هەفتەی پێشوو بەریتانیا لەگەڵ فەڕەنسا لەسەری ڕێکەوتون. بەریتانیا لەگەڵ ئەڵمانیا ڕێکەوتنێکی کرد بۆ ڕێگریکردن لە هێنانی بەلەمی چوب لە ئەڵمانیاوە بۆ فەڕەنسا کە ئەمەش ڕێکەوتنێکە بەریتانیا لەگەڵ ئەڵمانیا کردوێتی و دواتر بەریتانیا لە هەوڵدایە لە ئەلبانیا کەمپێکی کۆچبەران دروست بکات. ئەم کەمپە بۆ کێیە بۆ ئەو کۆچبەرانەیە کە دیپۆرت دەکرێنەوە و نایانەوێت بگەڕێنەوە وڵاتی خۆیان واتە گەنجێک کە دەچێتە بەریتانیا دیپۆرت دەکرێتەوە بەڵام ئەو ڕازی نییە بچێتەوە وڵاتەکەی خۆی چیان بۆ دەکرێت کەمپێکیان بۆ دەکرێت لە ئەلبانیا لەوێ دەمێنەوە. ئەمەش یەکێکی ترا لەو هەوڵانەی کە بەریتانیا داوێتی. بەریتانیا لە هەوڵدایە لەگەڵ وڵاتانی یەکێتی ئەوروپا بۆچی بۆ ڕێکەوتنێکی گەورە تایبەت بە دیپۆرتکردنەوەی ئەو کۆچبەرانەی لەو وڵاتانەوە دێنە بەریتانیا واتە ڕێکەوتنەکەی بەریتانیا لەگەڵ یەکێتی ئەوروپا بە شێوەیەک بێت کە هەر کۆچبەرێک لە وڵاتانی یەکێتی ئەوروپاوە کۆچ بکات بۆ بەریتانیا بتوانێت ڕاستەوخۆ دیپۆرتی بکاتەوە. سەرەتای ئەم ساڵ بەریتانیا پرۆژە یاسایەکی ئامادە کرد بۆ ئەوەی پێدانی ڕەگەزنامە لە دوای 5 ساڵەوە ببێت بە 10 ساڵ کە ئەمەش یەکێکی ترە لەو مەرجانەی کە بەڕاستی قورس دەکرێت بۆ ئەوەی کاتێک هاوڵاتیەک کۆچبەرێک دەچێتە بەریتانیا نەتوانێت بە ئاسانی ڕەگەزنامی مانەوەی پێ بدرێت. پارتی ریفۆرم کە نایجل فاراج سەرپەرشتی دەکات شەقامی بەریتانیای جوڵاندووە بۆ دژایەتیکردنی کۆچبەران کە ئەمەش مەترسیکی ترە لەسەر کۆچبەران. بەریتانیا ڕایگەیاند لەگەڵ حکوومەتی عێراق
و هەرێم نزیکن لە جێبەجێکردنی ڕێکەوتنەکەیان بۆ دیپۆرتکردنەوەی کۆچبەرە عێراقیەکان کە ئەمە تایبەتە بە کۆچبەرانی عێراق و هەرێمی کوردستان کە ئەوان نزیکن لە ڕێکەوتنێکەوە لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان بۆی ئەو کۆچبەرانی کە لە عێراق و هەرێمی کوردستانەوە کۆچ دەکەن بۆ بەریتانیا دیپۆرتی بکەنەوە. باش پەیجێکمان ماوە باش. لەگەڵ حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان وەک باسمان کرد لە ناو خاکی عێراقدا ئۆپراسیۆنێک بکات بەریتانیا بۆ دەستگیرکردنی قاچاقچیەکان. طبعاً ئەمە یەکێکی ترە لەو گرفتانەی کە ئێمە کاتێک باس لە کۆچ و کۆچبەران دەکەین مەترسێکی گەورە لەسەر ئەو دیاردەیە قاچاقچیەکانن. بۆیە بەریتانیا ڕێکەوتنێک لەگەڵ حکوومەتی عێراق و هەرێم ئەو ڕێکەوتنە کراوە بۆ دەستگیرکردنی ئەو قاچاقچیانە کێن ئەو قاچاقچیانەی کە دەیانەوێت کۆچبەران لە عێراق و هەرێمی کوردستانەوە برن بۆ بەریتانیا. تا ئێستا زیاتر لە 24,000 کۆچبەر کەناڵی ئینگلیزیان بڕیوە و گەشتونەتە بەریتانیا. دیارە چاوەکان زیاتر لەسەر بەریتانیایە لەبەرەوەی گەنجێکی زۆر کە لێرەوە بە تایبەت لە هەرێمی کوردستانەوە کۆچ دەکا دەیانەوێت بگەنە بەریتانیا بۆ ئەوەی لەوێ ژیانی خۆیان بگۆڕن گۆڕانکاری لە ژیانی خۆیان بکەن بەڵام نازانن کە یاساکان لە بەریتانیا چەند تونکراوە لەسەر کۆچبەران. لە کەناڵی ئینگلیز 73 کۆچبەر خنکاون و گیانیان لەدەستداوە لە ساڵی 2024 کە ئەمە بەڕاستی بەداخەوە. لە 2025 تا ئێستا 18 کۆچبەر خنکاون و گیانیان لەدەستداوە کە تا کۆتایی ئەم ساڵیش بێگومان ئەگەر بەم شێوەیە بێت ئامارەکان بەرەو بەرزبوونەوە دەچن. وەک باسمان کرد ئەمە ئەو یاسایانەیە کە لە وڵاتی بەریتانیا تایبەت بە کۆچبەران ڕاگەیەنداوە. لە درێژەی بەرنامەکەدا باسی لەوە دەکەین کە ئەو کۆچبەرانی بەتایبەت لە هەرێمی کوردستانەوە دەچنە بەریتانیا یاخود دەیانەوێت کۆچکەن بە وڵاتانی ئەوروپا چارە نووسیان بەکوێ دەگات. بەردەوام دەبین لەگەڵتانە. دووبارە سڵاوتان لە بەیازان لەگەڵتان بەردەوامە بین کۆمەڵێک میوان ئەم شەو لەگەڵ ئێمە ئامادە دەبن ئەوانیش بەڕێزان بەختیار مامشێخ کە بەڕێزیان ئەندامی ئەنجومەنی شارەوانی کینسنگتن چێلسین لە لەندەنەوە بە سوپاسەوە لەگەڵمان ئامادەی دەبێ پێشڕەو عەبدوڵڵا کە بەڕێزیان چالاکوانن لە یۆنانەوە لەگەڵمان دەبێ بەڕێز بەکر بنگردی کە بەڕێزیان نوێنەری پەنابەرە گەڕاوەکانن بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادەی هەیە دواتر لە درێژەی بەرنامەکەش چەند کەیسێکمان دەبێ کە ئەوان خۆیان کۆچیان کردووە و چەند جارێک هەوڵی ئەوەیان داوە سەفەر بکەن بەڵام کارە ساتەکانیان بە چاوی خۆیان بینیوە دواتر لە زاری خۆیانەوە گوێبیست دەبین بزانین چیان بەسەر هاتووە. کاک بەکر سڵاوت لێبێ منەمەوە سەرەتا بێمە لای بەڕێستان نوێنەری پەنابەرە گەڕاوەکان سەرۆکی کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکانی ئەوروپا لە هەرێمی کوردستان دەستخۆش
زۆر باسی کۆچمان کردووە ینی گەنج لە وڵاتی ئێمە بۆ کۆچ دەکا خێزانەکان لە وڵاتی ئێمە بۆ دەیانەوێت کۆچ بکەن هۆکارەکانی کۆچیە ئەمە بەردەوام قسەی لەسەر کرا و قسەشی لەسەر دەکرێت بەڵام من زیاتر ئەمەوێ ئەم شەو باس لە مەترسیەکانی ئەو ڕێگایانە بکەین کە گەنجانی ئێمە هاوڵاتیانی ئێمە دەیانەوێت خۆیان ڕوبەڕووی ئەو مەترسیانە بکەنەوە بۆ ژیانی خۆیان بگۆڕن بەڵام دوجار ئەبینین نەک ژیانی خۆیان ناگۆڕن وێرانیشی ئەکەن لەسەر ئەم بابەتە ئێوە بەردەوام لەگەڵ کەیسەکانان قسە دەکەن یعنی بۆچی گەنجی ئێمە دەیەوێت بەو شێوە بەو ڕێگا مەترسیە کۆچ بکە بەڵێ ئادەستان خۆش بێت سوپاس بۆ بەڕێستان بەرنمەیەکی زۆر گرنگە پێویست بوو زووتر کرابە لە تاوای میدیاکان بە خۆشحاڵیەوە کە کورسات دەست پێشخەر بوو چکە دیاردەیەکی ڕۆژە ئەم کۆچکردنە لە حاڵەتەوە بۆتە دیاردە بەداخەوە لەگەڵەوەش دەبینی کە ڕێگایەکی پڕمەترسیدارە و ڕێگایەکە دەکرێت بڵێن گیانبازیەک و مەرەک بەخشینێکە بۆ گەیشتن بە ژیانێکی مرۆڤ ئاسا دەکرێوە ناوزەدی بکەین ئێمە کە باس لەوە بکەین کۆچ ڕەهندێکی مرۆیە لە تەواوی دنیابوونی لە ژیانێک خراپ بۆ ژیانێکی باش یاخود لە باش بۆ باشتر کۆچیش جۆری هەیە دەکرێت سیر دەکەین کۆچەیە بەخواستە خوایشتە بەڵام کۆچێکەیە ناچاریە یاخود لە ڕووی ئاینیەوە یاخود لە ڕووی فشاری سیاسیەوە یاخود لە ڕووی نەبوونیە دارمانی ئابوووریە ئەوەی کە لە هەرێمی کوردستان دەیبینین دەکرێت بە کۆچی دارمانی ئابوووریە ڕاکردنە لە دەست بێکاری ڕاکردنە لە دەست نادادی ئێمە هەمیشە کە باز لە نادادی دەکەین لەو گۆشەنیگاوە سەیری نادادیەکان دەکەین لە ڕووی چینایەتیەوە ساڵانی ڕابردوو وەک بینیومانە سێ تەبەق هەبووە هەژار ناوەند سەرمایەدار بەڵام بەداخەوە چەند ساڵێکە دەبینین تەبەقی هەژاری مامناوەند نەماوە ئەوەی کە دەبینین دوو تەبەقە تەبەقی سەرمایەداری وەک دەبینین لە ژیانێکی خۆش و ڕەفاهیەت و ژیانی ڤێلا و ئاپارتمان و پاسپۆرتی دیبلۆماسی و ژیانێکی فریشتە ئاسا بۆ مناڵەکانی دروست کردووە لەگەڵ ئەوەشدا تەبەقی چینی هەژاری ڕۆژ بە ڕۆژ بە ناخی زەویدا دەستە خوارەوە دەبێت بەڕاستی مرگ بدا بۆ پەیداکردنی پاروێک نانی شەرفمەندانە بۆ مناڵەکەی یاخود بە حەسرەتەوەیە جلێکی جوان بکڕێ بۆ مناڵەکەی بیخاتە بەر خوێندن و ببێتە ئایندە و دواڕۆژ و ڕەوشنکەرەوەی نەتەوەیەک یاخود میلەتەکەمان ئەوەیە نادادی خەڵک کە دەڕوات دەشکرێ وەک بینیمانە جیاواز چاولێکەریشی تێدا ینی خەڵکە بووە مەبلەغێک پارەی زۆری سەرف کردو بۆی خۆی و خێزانەکەی بڕوا کە تۆ ئەو پارە زۆرت هەبێ کەواتە ئەمە ئەچێتە چوارچێوەی چاولێکەریەوە بێگومان ئەمە کۆمەڵەکەمان کۆمەڵی پەنابەرەگەڕاوەکانی ئەوروپا لە سەراسەری هەرێم لە ماوەی 14 ساڵ کارکردنی خۆبەخشانە بێماندووبوون بە سوپاسەوە بۆ نوێنەرەکانمان لە وڵاتی یۆنان کاک پێشڕە و عەبدوڵڵا وابزامی ڕۆ لەگەڵماندایە سوپاس بۆ دکتۆرە تابان لە ئیتاڵیا بەداخەوە عەزم دەکرد لەگەڵ بایەوە زۆر سوپاس بۆ کاکتوانە عومەر نوێنەری کۆمەڵی پەنابەرەگەڕاوەکانی ئەوروپا کوڕێکی چالاک و بزەوت لە خزمەت نەتەوەدایە کوڕێکی نیشتیمانیە بۆیە من سوپاسی ئەوانیش دەکەین کە خۆبەخشانە بێ هیچ بەرامبەرێک بەردەوام لە خزمەتی نەتەوەکەماندا بوون لە خزمەت ئەو ڕۆڵانەدا بوون کە ڕێگا سەختەکانیان بڕوە هەندێکیان کە گەیشتون بەریتانیا نوێنەرمان لە بەریتانیا پێشوازی لێکردون یاخودەوەی کە قورسایەکی سۆری لەسرە پێشڕەوە عەبدوڵڵا بۆ توانیوێتی کۆمەڵ گیانی سەدان کەس ڕزگار بکە لە کاتی تێکشکانی یەختەکاندا کە دواتر کاک دکتۆری ئیبراهیم بەداخەوەیەکە لە قوربانیەکان ئەو بابەتە بۆ ئەو جێدەڵین بۆیە ئێمە کە باس بەر لەوەی بینە سەر ئەوەی کە کۆچ بۆچی بەو شێوە زیاد دەکات ئێمە دەبێت هۆکارەکان باس بکەین ئەگەر بە کورتیش بێ پەنجە بخینە سەر برینەکان ئەوەی کە کۆچ بۆ ڕێگریکردن یاخود بۆ کەمکردنەوە ئەرکی سەرەکی دەسەڵ حکوومەتە بۆیە حکوومەت دەکرێت پلانی هەبێ ئەجندای هەبێ ئێمە هەمیشە کە ڕەخنە دەگرین لە دەسەڵات ڕەخنە دەگرین لە حکوومەت بۆ ماناینا ئێمە دژی ئەم دەسەڵاتین چکە ئێمە وای دەبینین و دەسەڵاتە بە خوێنی ئێمە بنیادراوە بە خوێنی شەیدەکانمان بنیادراوە ئێمە ڕەخنە دەگرین تا بە خۆیان دابچنەوە بەڕاستی کۆمەڵی خەڵکێک کە خوێنی نەڕشتۆ بۆ نیشتیمانە ڕۆژێک لە ڕۆژان ئازاری نەچێشتووە نەکەوێتە بڵێن بێتە هاوتەریبی ئەوانەی کە بەڕاستی کۆمەڵێک ڕووباری خوێنیان لەبەر ڕۆیشتووە بەکر ئێمە قسەکە لەسەر ئەوە نییە بەڕاستی کە ئێمە بڵێین ئەمانەوێت هیچ کەسێک کۆچ نەکە بەڵام ئێماڵین بە ئاوا لە خێزانی کورتنێت با ئاوا لە مناڵەکانمان لە ژنەکانمان لە باوک و براو کە سوکارمان نێت یعنی ڕێگەکە با دروست بێ ینی ئەمە قسەکەی بەڕاستی ئێمە هەمیشە وتومانە
ئەم ڕێگا قەدەرە ئەم ڕێگا پەرمەترسیە بەڕاستی کە لەلایەن قاچاقچیەکانەوە وێنای بەهەشتێکی دنیایی بۆ کراوە بەڵام لە دوجار ئەوانە کە گەیشتن بەو بەهشتەی لە هیچ و لە مێشک و لە خیاڵی خۆیان وێنایان کردووە دەبینن دۆزەخێکی شاراوەیە ئەوروپا ئەو بەهشتنیە کە هەنگاوی بۆ دەنن ئێمە خۆمان لەوێ ژیانمان بردوۆتە سەر ئیتر نەکەوێ هەتەنها لە وڵاتێکی ئێمە دەستخۆش کاک بەکرد ئێمە ئەمانەوێت ئەوە بە بینەرەکانمان بڵین ئەوە بەو کەسانی کە نیەتیانە لە مێشکیانە کە کۆچ بکەن لە ڕێگەم بەرنمەی ئێمەوە بزانن کە ئەوروپا ئەو بەهشتە نییە کەەوە کاک بەکر وتی هەتا دەگەیتە ئەوێ یەک دنیا کارەسات و شتی ناخۆش ڕەنگە بەسەر خۆت و خێزانت بێت من دەچمە لای ئەو میوانانەمان کە بە سوپاسەوە لە ستۆدیۆمان لە شاری سلێمانی لەگەڵمان میوان دەبن بە ئەوان لە زاری خۆیانەوە باس لە کەیسەکانی خۆیان بکەن بۆچی ئەوروپاتان هەڵبژارد و بەچی گەشتن کامتان قسەم بۆ دەکەن یەکێکتان جوابم بنەوە بەخێر بێن باسی کەیسەکەی خۆتانم بۆ بکە وەزان بەڕێستان خێزانەکەتان بەداخەوە هەمووی لەو ڕێگەی لە دەستداوە باسم بۆ بکات چۆن بڕیاری ئەوەتان نا لەگەڵ خێزانەکەتان کۆچ بکەن و ئەوەی کە بینیت چی بوو زۆر سپاس بۆ کەناڵی کورساتی عزیز سپاس بۆیەوەش کە ئەو دەرفەتەی پێداین پەنجە بخەینە سەر ئەو برینانەی کە تا ئێستاش خوێنیان لێ دەچۆڕێت ڕوبەڕووی ئازیزانمان دەبێتەوە ڕۆژانە ئەو کارە ساتانەی کە لە ڕابردوو ڕوویان داوە لە ساڵی 2015ەوە هەتاوەکو ئێستاش هەر بەردەوامە ڕۆڵەکانمان لەدەست دەدەین ئەو ڕۆڵەکانمان ئەو ڕێگای پڕمەترسیانە دەگرنە بەر بۆ گەیشتن بە ژیانێکی باشتر و شایستەتر بۆ خۆم لە ساڵی 2017 لەو کاتەیدا کە لێرە خوێندن بە تەواوەتی پەچی کەوت بوو بڕیاری کۆچمدا لەگەڵ خێزانم بە ڕەحمەت بێ لەگەڵ خێزانم بڕیارماندا کۆچ بکەین لە پێناوی باشترکردنی ژیانی دابینکردنی ژیانێکی باشتر و شایستەتر بۆ مناڵەکانمان مناڵتان هەبوو بەڵێ 4 مناڵم هەبوو بڕیارماندا کۆچ بکەین بۆ ئەوەی ژیانێکی شایستەتر بۆ ئەوان دابینکەین لەبەرەوە ناکە لێرە ژیانم ناخۆش بوو ڕاستی یعنی ڕاز ناڵێ مەگەر بڵێم لێرە ژیانمان کولە مەرجی بووە بەڵام هەوڵماندا بەرەو ژیانێکی باشتر بڕۆین کۆچ بکەین بۆ یەکێک لە وڵاتانی ئەوروپا بەداخەوە چ ڕێگەیەکتان هەڵبژارد بۆ ئەوەی کە کۆچ لێرە قاچاقچی هەبوو کە لەگەڵی ڕێککەوتن ینی چۆن پلانەکەتان چۆن دانا بۆ خۆی هەر وەکو هەر کەسێکی کە بڕیاری کۆچ دەدا باشە کە بڕیاری کۆچتدا بە دوایی ئەو منفەز و ڕێگایەدا دەگەڕی کە لەو کاتەیدا هەیە لەو کاتەشدا ڕێگای ئاو هەبوو لە تورکیاوە لە ئیستانبولەوە دەچووی بۆ ئیستانبول لە ئیستانبولەوە قاچاقچی دەگرت بەرەو ئیتالیا یان ڕۆمانیا لەوێشەوە بە وڵاتانی تری ئەوروپا بەداخەوە لە تاکوێ باش بوو ینی تاکوێ ئەوە کێشەتان نەبوو شتەکان بە باشی ڕۆی هەموو شوێن هەموو ئەو وعد و عودانەی کە لێرەوە پێت دەڵێن کە دەچی بۆ ئەوێ کە داخل بووی کە لەوێ شوقەت وەرگر لە تورکیا ئەوە هەر هەمویان یعنی بەهشتێکت بۆ سەوز دەکەن کە دەڵێن ئاوایە و ڕێگایەکە دووسێ ڕۆژە و هەموو شتێک فراهەم کراوە و یەختەکان VIP و یعنی کۆمەڵێک شتت پێ دەڵێن کە لە واقعدا شتی وا نابینی یعنی گروپێک لە قاچاقچی هەر 1-5-6 کەسێک یعنی عایلەیەک دوو عایلەی لەلایە یەختێک دەگرن بە چەند کەسێک ئەو یەختە خاوەنی یەختەکە یەکێک لە گەورە مافیایەکان دەبێت کە هەمویان دەچن تەسلیمی ئەو شخصت دەکەن دوایی لە شوێنێک کۆیان دەکەنەوە لە خانوویەک لەو خانوەشەوە بە سیارە و ئیسعاف و سیارەی تایبەت کە حکوومەتی تورکیا گومانی لێنەکە سەریان دەخەن دەیان بنە بۆ ئەو شوێنەی کە مەسەڵەن شارێکی وەکو بۆدڕۆم شارێکی وەکو ئیزمیر و وەکو گۆکجەلی ئێمە بردیانین لە گۆکجەلی سەرماخن کە چەندێک بە تەقریبی لەوێ مانەوە تقریبا مانجێک ماینەوە لە ئیستانبول مانگێک و چەند ڕۆژێک دوای ئەوە سەرکەوتین سەفەرمان کرد 23 ساعت لە ئاو دابووین و بەداخەوە یەختەکەمان تێکشکا 23 ساعت لە ئاو دابوون باسێکی
ئەو کارەساتن بۆ بکە کە لە ناو یەختەکە بینیت بمبورە کە ئەو کارەساتە ناخۆشت بیرەهێنمەوە بەڵام بە هیواین کەسێکی وەک بەڕێستان کە خێزانەکەت لە دەستداوە ببێتەوانەیەک بۆ ئەوەی کە ئێستا لە ڕێگەی شاشەی کورسات نیوز و بەرنامەی فایل و دیاردەوە گوێبیستی بەڕێستانە ئەگەر بیرێکی وەهاشی هەبێ بتوانێت پەشیمان بێتەوە بۆیە بمبورە ئەگەر ئەو ساتانت بیرەهێنمەوە بەڵام پێم خۆشە بۆمان باسکەین وەڵای کارەساتەکە یعنی ڕۆژی حەشر ئینسان بە چاوی خۆی نەیبینیوە بەڵام پێم وایە وێنایەکی ڕۆژی حەشرە ئینسان بە زیندوی دەیبینێت یعنی کە تۆ کاتێک لە کاتژمێر 2:30 شەو یەختێک تێک دەشکێ 85 نەفەری تێدایە لەناو ئەو دەریایە پارچە پارچە دەبێت زیڕەی مناڵ زیڕەی ژن زیڕەی پیاوی بە تەمەن و پیری تایە پیرەژنەی تایە ئافرەتی حامیلەی تایە دەبێت مەشهد لەو مەشهدە ناخۆشتر چی بێ یعنی هیچ شتێک لەوە ناخۆشتر هەیە یعنی پێم وایە ناخۆشتر ئینجا تۆفانێک یعنی باران و تەرزە و کڕێوەیەک بوو تقریبان هەتاوەکو خەڵکەکە غەرق بوو باران و تەرزە و کڕێوە بوو لە قوڵایی 1000 مەتر لە ناوەڕاستی دەریا یعنی ئاوە شێوە کارەساتەکە ڕوویدات توانیت کەس لە خێزانەکەت لە مناڵەکانە ڕزگار بکەی نەمتوانینەوەڵا نەمتوانی کەسیان ڕزگارکەم بەداخەوە تەنها خۆم هەر چوار مناڵەکەت و خێزانەکەت مناڵەکەم و خێزانم بەڵێ بەداخەوە چۆن خۆتت بۆ ڕزگار بوو ینی وەڵی بەجە لەوەی کە ئەوە ئەجەلە و ینی تر ئەجەلی تۆ نەهاتۆ بەڵام چۆن ینی هەوڵەکان چۆن ئەو بەحر و دەریایە بێبنە هی ئەوە نییە ئینسان خۆی بکاتە پاڵەوانێک و بڵێ من مەلەوان بووم و لەوێ دەربازم بۆ ئەوانە قودرەتی خوای گەورەیە یعنی ڕۆژی منی تەواو نەکردووە ئەگەرنا ئینسان نییە بتوانێت لە ناو ئەوێدا مەلەوانی بکە ئینسان نییە بتوانێت لە 2:30 شەو تا هەشت کەم چارەجی بەیانی لە ناو ئاوێک دابی سوێرە ساردە تەرزە و بارانن لەسرە یعنی ئینسان نییە یعنی تەنانەت من مەشهدێکم بینی کە بیرم ناچێتەوە مناڵێکی بچووک بەسەر لاشەی پیاوێکی تەواوی مردووەوە مناڵەکە ساغ و سەلیم هاتە دەرەوە ئەو کوڕەش کە ئازیزێکی منتیقەی خۆمان بوو ئەو کوڕە وەفاتی کردبوو یعنی مناڵێکی 2-3 ساڵ ئەگەر یعنی بەس کاری خوای گەورە نەبێ ئەو مناڵە چۆن توانی یعنی کە شەپۆلێک دەدا چەند قاتی ئەو بینایە بەرزە ئەو مناڵە چۆن لەژێر ئەو شەپۆلانەوە ڕزگاری بوو چۆن هاتەوە سەر ئەو جەنازەیە چۆن یعنی بەس خوای گەورە دوایەوەی کە ئێوە ڕزگار کران ینی چیان لێکردن چوونە دوای ئەوەی ئێمە ڕزگار کراین تەعاان من جلوشتم لەبەر نەمابوو ڕاستی هیچ جلێکمان لەبەران نەمابوو لەبەرەوەی یعنی کە ئاخیر کەس منیان سەرخست ئافرەتێک خوشکێک بوو حامیلە بوو ئەویش لە ناو ئەوێدا بوو ساتی لە دەستدانی مناڵەکەی لەبار دەچوو یعنی ئەو کاتە داوای ئاوی لێکردم طبعا من بیرم نییە کە جلم لەبەر نێوانە دوو جار چوون بە سوراحی لە ناو یەختەکە لە قاپتانی تورکەکان ئاوم بۆ هێنا بە گڵاس دەم کرد بە دەمیەوە بەڵام ئەو نە من هەستم دەکرد کە ڕوتم نە ئەویش ئەو هەستەی هەبوو کە من بیری ئەوەی نەبووە ینی کەس بیری نەبوو ینی کەس بیری نەبوو ینی برادێک لەوێ بوو ینی ناخۆش شەدەی ژێرمەوە داوام لێ کرد یان شۆرتەکە یان کابۆکەم پێ بدا تی وەڵی بەداخۆ من ناتوانم نەکبۆ بێشۆرت لە پێکەم نە بە شۆرتی شەوە عیبە پێم عیبە من ئەوە بکەم بەداخەوە ئەو کاتێ و مشتوم ڕەمان بوو ئەو پۆلیسە تورکەکە پێی وتم وتیوە چییە؟ گوتیەوە چیم سەیرێکی منی کردو ئەوە کە ڕوتم ڕێک چوو سەرچەفێکی بۆ هێنام تێی وەرپێچام و اینجا سەری ئافرەتەکەم خستە سەر کۆشی خۆم و وردە ئاوم بەدەمیەوە کرد یعنی ئەو توانیت جەنازەی خێزان و مناڵەکانت بدۆزیتەوە؟ بەڵێ سوپاس بخوای گەورە ئارەوەڵا جەنازەکانمان دۆزیەوە بەداخەوە ئەرەوەڵا هەر پێنجیان لە ڕانیە نێژراون باشە دوای ئەوە ڕاستەخۆ گەڕایتەوە بۆ زێدی خۆت ڕاستەو خۆتەمان ئەو ڕۆژگاری ئێمە ڕۆشتین ڕۆژگارێکی ناخۆشتر بوو لە ئێستا ڕاستی ئەو کاتە بوو کە ڕیفراندۆم کرابوو یعنی هەموو دەرگایەکان یعنی ئەخیر ڕۆژ کە ئێمە سەفەرمان دەکرد جەنازەکانمان دێنایەوە ئەو ڕۆژە بوو کە مەتارات دادەخرا ئەو ڕۆژە بوو کە دەواازەکان لەسەر هەرێم دادەخران ئەو ڕۆژە بوو جەنازەکانمان هێنایەوە بە سوپاسەوە و جەنازەکانمان لە ڕانیە بە خاک سپاردن زۆر بە قەنەعەتەوە جوابیان پرسیارم بەرەوە ئەگەر جارێکی تر پێت بڵێن تەواوی ئەو مەترسیانەش لەو ڕێگەیەدا نییە و زۆر بە باشی دەگەیتە شوێنێک مەبەست و ئەوەی کە خۆ دەتەوێ جارێکی تر ئامادەی بیر لەوە بکەیتەوە وڵاتە بەجێبێڵی یان کۆچ بکەیت من هەرگیز
ئەو بڕیارە نادەمەوە جارێکی تر هەرچەندە ئەو کاتەش کە ئەو قەرارەمدا وەکو پێشتر باسم کرد لەبەر مناڵەکانم ڕۆیشتم ئەگەر نا من لێرە ژیانم بۆ خۆم دابین کردبوو ڕاستی لەبەر مستەقبەلی مناڵەکان بوو. زۆر سوپاس دەستان خۆش بێت بەداخەوە بەڕاستی کارەساتەکەتان زۆر جارێک بڕە دو ناخۆشی بێ. کاک بەختیار من دێمە لای بەڕێستان سڵاوت لێبێ پێش هەر شتێک پێش ئەوەی باسی هەر یاسایەک لە یاساکانی بەریتانیا بکەین پێشەوەی باسی کۆچبەران و پەنابەران و هەر شتێ بکەین ئەمێ پێم بڵێ هەر بەڕاستی ئەوروپا ئەو بەهەشتەیە کە تۆ ئاوا خۆت و خێزانی خۆتی بۆ دابنەی بۆ ئەوەی بگەیتە ئەوێ. زۆر سوپاس لانەخان بۆ دەرفەتە بەڕاستی ئەمن دوای ئەوەی جێم لە بەسەرهاتی کارەساتی ئەو برایە گرت جەرگم جان دەکە ئێستا هیچ شتێک لە دنیا ئەو قومارە نایانێ بەڕاست هیچ شتێک یعنی ڕاستە دەرچوون کاتێک ئێمە دەرچوون خەڵکتر دەرچوو وەزع بە جۆرێک بوو بەڵام ئێستا دنیا گۆڕاوە بەهەشت لەسەر دنیانی ئێمە ئەو دەبێ بزانین هەموو شوێنێ باشە و خراپەی خۆی هەیە لە ئەوروپا ڕەنگە هەموو شتێک ئەو کەرستە ئەسباب و ئەساسیانەی ژیان کە ئینسانی پێویستی وەکو ئاو و کارەبا و سەقفێک لە ژێری بژی و نانێک لە بەردەمەدوی ئەوانە هەیە بەڵام بڕوا بکە ڕوحی تێدانە لە ئەمریکابی لە ئەوروپابی لە فەڕەنسابی لە بریتانیابی هەموو شتێکت هەیە بەڵام ڕوحی لەگەڵ نییە هیچ شتێک لە وڵاتی خۆت خۆشتر نییە هیچ شوێنێک ڕاستی ئێستا بێزاری دەڕۆی بەجێ دێڵی بەڵام ئەوەی دەچڕۆ ئاخری هەر دەگەڕێتەوە هیچ شتێک وەکو وڵاتی خۆت نییە لەناو کەس و کار و دۆست و برادەر و کللتوری خۆت زمانی خۆت یعنی ئێستا پێشی بۆ وەڵامی پرسیارە بسمە ناو شتەکانی تر یعنی ئێستا مە گەیشتوینە ڕادەیەک خەو من بۆ خۆم خەون بە ئینگلیزی دەبینم یعنی بگەی ڕادەیەک نوکتە بە ئینگلیزی ئێستا من ئینگلیزی دەڕشێمەوە ئەوەندە بێزار بم لەو زمانە کێشەش من و دامەزراوم و مناڵم لە شوێنی خۆیان و بەڵام ڕوحی لەگەڵ نییە ڕەنگە بۆ مناڵەکانمان باش بێ بەکەونە سەسکە و مستەقبل و شتیان باش دێت بەڵام بۆ خۆم ڕەنگە پێم خۆش نەبی زۆر ماوەیەک پێت باش دەوێت بەڵام باش نییە بێمەوە سەر ئەسلی مەسەلەکە ئەگەر ئیزازە بفەرمونون مەسەلەی پەنا هەندەیان کۆچبەری یاسایی و نایاسایی بەڵێ من کۆمەڵێک شتم لە سەرەتای بەرنامەکە باس کرد ئەگەر بەڕێستان بینەر بوو بن باسی کۆمەڵێک یاسامان کرد کە بەریتانیا تایبەت بە پەنابەران دەری کردووە چ لەگەڵ فەرەنسا چ لەگەڵ وڵاتانی ئەوروپا چ لەگەڵ حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان بەریتانیا ئێستا چۆن مامەڵە لەگەڵ پەنابەرانەکە؟ بەریتانیا و ئەوروپا و ئەمریکا هەمیان خراپن بەڵام زۆر گرنگە ئیجازە فەرمونون جیاوازی لە بینی کۆچبەری یاسایی و نایاسایی بکەین ساڵانە پتر لە ملیۆنێک کەس دێنە بەریتانیا پتر دەوروبەری ملیۆنێک 970,000 تا ملیۆنێک خەڵک دێن بەڵام لەو ژمارەیە 70 تا 75,000 نایاسایین ئەوەی تر بە یاسایی دێن کۆچبەرن بەڵام بە یاسایی دێن من دایان جار ئەو قسەیەم کردووە و بە نووسیمە و لە زۆربە تەلەڤیزیۆنەکان باسم کردووە لە هەموو کۆڕ و کۆبڕێک لە جیاتی ئەوەی ئەو هەموو پارە زۆرە خەڵک تۆ دەوڵاتی خۆت بێزاری دەتەوێ بڕۆی کە ڕێژەی کۆچبەری یاسایی و نایاسایین بۆ بەراورد کردی یعنی لە سەتی 7 یان 8 دەکاتن نایاسایی کە دێن 92 تا 93 بە یاسایی دێن و زۆر بەشیان ناگەڕێنەوە بەشێکیان دەگەڕێنەوە بەشێکیان ناگەڕێنەوە بە یاسایی چۆن دێت تۆ گریمان جەنابەت من داوەتت دەکەم کۆنفرانسێک شتێک هەیە کەسێک داوەت دەکەم بە ڕسمی دێ ڤیزەوەر دەگرێت دێتە ئێرە ئەو کەسە سەڵتە زگورتە چ کەس بێت چ کوڕ بێ لێرە تووشی یەکێک دەبێ ئیتر ڕێک دەکەون و هاوسەرگیری دەکەن دوای ماوەیەکتریان بەدڵ دەبێ هاوسەرگیری دەکەن ئەوە بە یاسایی هاتە وڵاتەکە ئەگە هاوسەرگیریش بکە بچێتەوە جارێککە ڤیزەی دێنێ یەکێ دێ بۆ خوێندن بە خوێندن دێت 4 ساڵ 5 ساڵ دەخوێنێ لە پاشان ڤیزەکەی دەگۆڕێ بۆ کار ئەوەش یاساییە ناگەر بکەیفی خۆیەتی دەتوانێت بگەڕێتەوە بەڵام ئەگە ئیشی دۆزیەوە ناگەڕێتەوە یەکێ لە وڵاتی خۆی دێ داوای ڤیزەی کار دەکا کۆمپانیایەک گرێبەستێکی لەگەڵ دەکا بۆ 2 ساڵ 5 ساڵ ئیشی دەکا ئەوەش بە یاسایی دێ ئەو گەنجانەی ئێمە کە دێن گەنجی کورد زۆر زیرەکن بەڵام یاریەکە فێر نابن نانێ بزانن لە زیاتی ئەو هەموو پارە زۆرە بدەیت بچێ لای قاچاقچی بێویژدانە ئینسانێکە ویژدانی نییە ڕوحی نییە شەریکی شەیتانە ئەوانە ڕەحم بە کەس ناکەن
کەرامەتی ئینسان دەشێوێنن تەعەدای لێ دەکەن پارە بێ دەیفرۆشن تۆ ڕیشی خۆت و ماڵ و منداڵ تەسلیمی کەسێکی وا دەکەی چاوەڕوانی چ خێرێک لەوە دەکەی وەڵڵا ژیان ئەوە نایەنێ ئەوەی ڕێگای کۆچی قەت ناگیرێ لەوەتەی دنیا دنیاە بەشەریەت مرۆڤایەتی بۆ پێش دەکەوێت خەڵکە ژیر و بۆ دەناکان لە وڵاتێک بەجێ دەن دەستە وڵاتێکی تر لەوێ ژیانیان باشتر دەبێت ئەو ڕێگای کەس پێی ناگیرێ ئەوروپاش و بەریتانیاش هەمیشە ئارگومنتەکەیان ئەوەیە مناقەشەکەیان باشە ئەگەر دێن وەرن بە یاسایی وەرن داوای ڤیزە بکەن وەرن کار بکەن وەرن بخوێنن ڕێگا یەک بەدەیان ڕێگایە باشە ئەگەر باسێکی باست لەوە کرد ئەگەر بە شێوەی یاسایی بێ یا نایاسایی بەڵام گریمان بە یاسایی کەسێک داخڵی وڵاتی بەریتانیا دەبێت مەرجەکانی ینی مانەوەی ئەو کەسە پێدانی ڕێگەزنامە من باسم کرد کە لە ئێستادا مەرجی ڕێگەزنامە 5 ساڵە بەریتانیا دەیەوێت ئەم مودێ زیاد بکە بۆ 10 ساڵ کەواتە ئێوێ ینی مەرجەکان قورستر بکە لەسەر مانەوەی کەسی بیانی لە وڵاتەکەی خۆی بۆیە کەسێک کە بدەچێتە ئەو وڵاتانە چۆن دەتوانێت بمێنێتەوە ینی ئەو مەرجانە چین کە لە وڵاتی بەنمونە بەریتانیا هەیە بۆ مانەوەی پەنابەرێک من دیسان بێستا ئەمە باسی کۆچبەری نایاسایی دەکەن ئەوانەیە لە کوردستانەوە دێن هەموو بە ڕێگەی نایاسایی دێن با تەرکیز بکەینە سەر ئەو بەشیان لە بلەتەکەی تری یاساییەکە قوانین و تایبەتی ڕێسا و یاسای خۆی هەیە این یاساییەکە ئەم پێم وایە هەتا دێخراتر دەبێت بۆ نمونە ئەوڕۆ دوێنێ ترامپ تەسریحێکی داوە پێرێ ترامپ ئێستا لە سکۆتلندەیە چەند ڕۆژەکە لێرەیە هاتۆ بۆ بزنس هاتۆ گۆڵف خێزانەکەی ئەو یاریگایەکی گۆڵفی دروست کردو لە سکۆتلندا بە ڕسمی کردیەوە ینی بەسەردانی ستیت ڤزت نییە بەسەردانی دەوڵەت بۆ بزنس هاتووە بەڵام لەگەڵ ئەوەش لیقاعات دەکات دیدار دەکات لەوێ قسەیەکی کرد دەڵێ دەبێ ئەوروپا دەرگاکانیان بە ڕووی کۆچبەران دابخەن لە ئەمریکاش هەماشت دەکات داوا لە وڵاتانی ڕۆژاوایی دەکات دەرگا بەرامبەر کۆچبەر تامان ئەویش مەبەستی هەر کۆچبەری نایاساییە دەنا کۆچبەری یاسایی کەواتە سەردانی ترامپ بۆ سکۆتلند ئەو قسانەی کە کردی لەسەر کۆچبەران توند بوو زۆر توندە ئەو داوا لە ئەوروپایەکان دەکات دەرگا بەسەر کۆچبەرەکە نایاساییەکان دابخەن جا من پێم وایە جەنابەت پرسیارەکەت ئەوە بوو یاسا و ڕێساکانی بریتانیا چەند توندە باسی وەت کرد کە ڕەنگە بیکەن بە 10 ساڵ ئەوەی من تێی دەگە من خوێندمەوە بە وردی خوێندمەوە ئەو 10 ساڵە بۆ ئەو کەسانەیە کە بە یاسایی هاتوون بە یاسایی هاتوون ڤیزیان هەبووە جاران 5 ساڵ بوو ئێستا بە 10 ساڵ دەیاندێنێ بەڵام نایاسایی قەت جنسی وەرناگرێ ئێستا پرۆپۆزەلەکە بەو جۆرەیە قەت وەرنەگری نایاساییەکە جەنابتان ئاگادارن ئێستا پارتێکی تازە پەیدا بووە پار لە مانجی چواری حوت هەڵبژاردننی گشتی هەبوو لە بریتانیا پارتێک هەیە کابراایەک سەرۆکێتی ناوی نایجل فاراجە 5 کورسی بردەوە لە پەرلەمان بەڵام ئێستا دوای ساڵێک کەمتر لە ساڵێک نەبووە دەمانگە مانجی حوت ئێستا ساڵێکە ئەو قسە ئیدوسێ مانگ پێش ئێستاە ئەگە ئەست لە ماوەی 6 مانجیدا هاتوو هەڵبژاردنێکی گشتی بکرێ لە بریتانیا ئەو پارتەیە یەکەم دەبێت کە 4 کورسی هەبوو لە 650 ئەگەر هەڵبژاردن بێ ڕەنگە 250 تا 300 کورسی بینە ئەو پارتە و هەڵبژاردننی گشتی لە مانجی 5 یان حوتی 2029 دەکرێت من دڵنیام بەڵێنتان پێ دەدەم چونکە ڕەوتی دش بە کۆچبەری هێندە توندە ترامپیش بەو کارتە بردیەوە لە ئەمریکا ئەو نایجل فاراجە هەمان کاتە بە هەموو شێوەیەک ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر دەبێت بەڵێ یاساکان وڵاتان لەسەر کۆچبەران بابەتەکان زۆر خراپە بەڵێ دەست خۆش کاک بەختیار سوپاس کە لەگەڵمان ئامادە بوویت و زانیاریەکانت تایبەت بە وڵاتی بەریتانیا و لەسەر کۆچبەران بە ئێمەدا کاک بەکر بابێمەوە لای بەڕستان چەند ڕێگەیەکی تازە هەیە کە ئێستا خەڵک لەوێوە دەیانەوێت بگەنە ئەو وڵاتانی کە خۆیان دەیانەوێت ئەگەر چی ئەمە بینیمان ژمارەیەکی زۆر لە کۆچبەرانی هەرێمی کوردستان هەردوێنێ گەڕێنرانەوە هەرێمی کوردستان و ئەوان باسییان لەوە کرد کە لە لیبیا و لە وڵاتانە دەست بەسەر کراون و ئازار و ئەشکەنجەیەکی زۆر دراون ینی ئەم ڕێگا تازانە ئەم فکرانە ئەمە چییە؟ ئێمە بەڕاستی نەمانوی زۆر بەوردی بچینە سەر ئەو ڕێگانەوە دیاریکردنی بۆ ئەوی نەبێتە هۆشیارێک بۆ خەڵکو و بیانەوەی لەوە بڕۆن بەڵام دەبێت دانی باسێکی ئەو ڕێگایانش بکەین بڵێ من بەر لەوەی بەس یەک دقە پرسیار وڵامێکی بۆ کاک بەختیار کە باز لەوەی دەکا ڤیزا بۆ کارکردن
یاخود بۆ گەشت یاخود بۆ خوێندن من لێرەوە بە ڕاشکاوی دەڵم وەکو سەرۆکی کۆمەڵی پەنابەرگەڕاوەکانی ئەوروپا کە ڕێکخراوێکی پەیوەندیدارین بەو بابەتەوە 14 ساڵە کار لەسەرەوە دەکەین ڕۆڵەکانمان خۆڕادەستی قەدەر نەکەن لە ڕێگەی یاسایە بڕۆن بەڵام قورسترین مەرجەکان کە لە قونسوڵخانەکانی لە هەرێمی کوردستانن کە بە هەڵە نچون 28 قونسوڵخانە لە هەرێمی کوردستان قورسترین مەرجەکان لەلایەن قونسوڵخانەی بریتانیاوە سەپێنراوە بەسەر هاوڵاتیان ئەنی بەڕاستی نرخی ڤیزاکەشی سێ بەرابەری هەموو قونسوڵخانەکانی دیکێ بۆی کاک لێرەوە دەمەوێت دەنگم پەیامام بگات بە سەر قونسوڵی بریتانیا لە هەموو قونسوڵخانەکان پارەی وەرگرتنی ڤیزا $100 باشە بەڵام لەوێ $350 باشە سێ بەرابەرونی و دوو ئەو مەرجانەی کە بەسەر بەپێ ئەو ئەزمونێکی ئێمانە سەدان کەس سەردانی کردوین نە ڕەفزەکەی پێشان داوین لەسەر خاڵی لاوازی وا ڕەفز بەو کەسە دراوە لات سەیرە بۆیە ئەگەر قونسوڵخانەکانی هەرێمی کوردستان هاوکار بن بەجددی هاوکار بن من پێم وایە دەبنە بەشێک لە کەمکردنەوەی 150 کۆچکردنی هاوڵاتیان هەرێمی کوردستان وەک باسم کرد ئەوەی کە قاچاقچیەکان بە خەڵک دەخەنە سەر ناڕاستی خۆیان بەڕاستی وێنایەکی بەهشتیان دروستوە لە پشتی ئەمەوە دۆزەخێکی شاراوەیە بۆیە من پێم وایە عێراق و هەرێمی کوردستانێتی دەستگیرکردنی و قاچاقچیانە پێم وایە وڵاتانی ئەوروپا بەگشتی و بریتانیا بەتایبەت لەبەرەوەی بژاردەی تەواوی گەنجانی هەرێمی کوردستان دڵخوازیان گەشتنە بە وڵاتی بریتانیا من دڵنیام ئەوەی کە بچێت بە ڤیزا بە سەردان یەک مانگ لەوێ بێت دڵنیامە دێتەوە لەبەرەوەی وەک باسم کرە و بەهشتنیە بەڵام دوجار کە دەچێت بە قاچاق دەچێت بڕێک پارەی خیاڵی سەرف کردو بڕەکەی لە 100 و بین لە $18,000 بۆ $25,000 خەرج دەکات شرم دەکات جارێکی دەبێتەوە لەبەرەوەی ئەو پارەی بە خانەوادەکەی قەرز کردووە بۆیە ئەو یەکێک لە ڕخنەکانمان تەمەنا دەکەن قونسوڵخانەی بریتانیا تۆزێک کاراسانی بۆ خەڵک ڕێگاکان بیرکردنەوەی قاچاقچیەکان هەمیشە بیرکردنەوەیان تەرکیزیان لەسەرەوەیە چ ڕێگەیەکی تازە بدۆزنەوە هاوڵاتیانی پێدا بگەێن بە وڵاتانی قەنەعەتیان پێ بکەن بڵێن ئەمە باشترە بکەن ئێمە بینیمان لە ساڵانی نەوەتەوە هەتاوەکو دەگاتە 2018 و 19 لە ڕێگەی کەناراوەکانی وڵاتی تورکیا لە ئەزمیرەوە دەست پێ دەکات بۆ دڕوومە ئەتر ئەو میناکانی سنووری کەناراوەکانی ئەزمیر بەڕووی یۆناان و ئیتالیادا دوجار ڕێگەی وشکانی بولغاریا لاتیڤیا پۆڵندا ئەوانە دۆزرایەوە بەڵام لە ساڵی 2018 بۆ 19 بینیمان بیلاڕوس دۆزرایەوە ئیترەوە بوو بە هەزارەها کەس کە ئەو ڕێژەی بەس کە گەڕاوە لەسەری 4,000 کەس بوو لە بیلاڕوسەوە گەڕاوە بۆ هەرێمی کوردستان لە فڕۆخانی و دەوڵەتی هەولێر و لە هەولێرەوە بۆ بزان بۆ سلێمانیش بە هەڵە نەچوو بم لە دوای ئەوە ئەم دەواازەیەکی تریان دیتەوە کە دەواازەیەکی مەترسیدار دەواازەیەکی پڕ خەتار هەم لە ڕووی کەش و هەواوە هەم لە ڕووی بەرزی شەپۆلی دەریاوە زۆر جیاوازیە لەگەڵ ئەم دەریای ناوەڕاست کە لەمانەش ترسناکتر بەڵە بێگومان لەمە ترسناکترە لەگەڵ هەر شەپۆلێکی لەگەڵ هەر نازێگیری کەش و هەوا شەپۆل بەرەو بەرزی دەڕوات هیچ ئومێدێک نامێنێ بۆ دەرچوونەوەی کە ئێمە ئەزمونمە لەسەری هەیە ئەو ڕێگای لیبیا کە دەڵێن لیبیا دوو لیبیایە بۆی لای هاوڵاتیان ڕوون بێ بەشێک باشوورە بەشێکیان خۆر هەڵاتە ئەو بەشەی باشوور کە دەکەوێتە بە دەستی میلیشیاکانەوە بنغازی ئەتر ئەوە هیچ یاسایەکی تێدا نیە لەگەڵ ئەوەشدا دڕندەترین سەرباز یاخود بڵێن پاسەوان یاخود ئەو زۆر نامرۆڤانە ڕەفتار بەڵێ زۆر نامرۆڤانە ڕەفتاریان کردو ئازار وەشکەنجەی خەڵک زۆر دەدەن ئەتر ئەوەی کە بینیمانەوە 24 کەسەی بەڕاستی بە خۆشحاڵیەوە دەڵێن بە شانازیەوە کە بووینە هۆکاری جێڕانەوەی 24 کەسی خەڵکی هەرێمی کوردستان وە لە ناویشی دەڤەری ڕاپەڕین کە دەڤەرەکەی منە وە سوپاس بۆ ئەو کەسانش کە بەڕاستی لەسەر خەت بوونە بەڵام ئەوەی کە هێناوێتەوە ئەوە کۆمەڵی پەنابەرگەڕاوەکانی ئەوروپا دەستخۆش بێ کاک بەکر سوپاس ئەگەڕێمە وڵات با من چمەلای کاک پێشڕە و بەڕێزیان چالاکوانن لە ئەمستردامەوە من وتم یۆنان وەم زانی لەوەی کاک پێشڕە بەڕستان لە ئەمستردامەوە لەگەڵمانن بەخێر بێن کاک پێشڕە لەگەڵ هەر کۆچبەرێک کە ڕۆشتووە گەڕاوەتەوە یاخود ئەو کارە سات و ناخۆشیانەی کە بینیوێتی هەمیشە دەڵێن سوپاسی کاک پێشڕە دەکەین کە زۆر هاوکار بووە لەشتان ساخ بێ و دەستان خۆش بێمانەوە پێمان بڵێ کە بەڕێستان چۆن کار دەکەن لەگەڵ چالاکوانان و لەگەڵ ببوورە پەنابەران یاخود کۆچبەران کە دەیانەوێت بێنە وڵاتانی ئەوروپا و ڕێنمایی ئێوە بۆ ئەوان چییە و وەزعی یۆنان و یاساکانی یۆنان لە ئێستادا بۆ کۆچبەران چۆنە؟ ئێوار باش ئێوارەی بەڕێستان و میوان نەخۆشەویستەکان و
کوردستانیانی ئازیز باز لە هەر شوێکەن بەڵێ چەند پرسیارێکتان ئاراستە کردم ئەگەر دەرفەت بێ من بتوانم جوابی یەک بکەم پرسیارانە بدەمەوە. بەڕاستی ئەمە من نوێنەری کۆمەڵی بەنابەرەگەڕاوەکانم ساڵانێکی زۆرە هەرکێکی نیشتیمانی و نەتەوەیە بەبێ جیاوازی پارچەکانی کوردستان خەڵک پێیا دێ هەوڵمانداوە کە لە کاتی ئەوەیە لە کاتی تنگانەیە بچین بە دەنگی خەڵکەوە جەرگی هیچ دایکێک نەسووتێ مناڵی هیچ کەسێک لەو ڕێگایەوە نەبێ و بێسەر و شوێن نەبێت بەبێ جیاوازی ئەمە ئێمە وەکو ئەرکێکی نەتەوەی ئەمە مانگرتۆتە ئەسۆ ئێمە هەم لەگەڵ لیژنەی پەرلەمانی یەکێتی ئەوروپا و هەم لەگەڵ دەستگامنیەکانی وڵاتانی یەکێتی ئەوروپا ساڵانێکی زۆرە لەسەر خەتین کە بۆ زۆر بابەت یەکیان لەوانە بابەتی یاسایی کۆچکردن بە یاسایی بابەتێشکە ئێوە بوو کە ڕێگرتن بێ لە کۆچینە یاسایی و ئەمە هەنگی دەستگامنیەکانی ئێمە لەگەڵ وڵاتانی یەکێتی ئەوروپا و بەریتانیا مەمە بەندە ساڵانێکی زۆرە لەگەڵم بابەتە خەریکم کە هیچ کەس لە خەیاڵی ئەو شتەدا نەبوو بەڵام سەبارەت بە ئەو یاساتازانێکی ئێستا لە وڵاتانی یەکێتی ئەوروپا یەک گەرگەمە متابعە بکەین یەک وڵات دێن لە یاسای توند یان ئەو یاسانی کە لە دەرەوەی چوارچێوە یاسانە دەوڵەتەکان لە پەرلەمانی وڵاتەکانی خۆیانە دەنگی پێدەن بۆی ڕێگیری بکەن لە کۆچی یاسایی بە هەر شێوەیەک بێ بەڵام لێرەدا دوو بابەت هەیە بە ئێمە لێکی بکەینەوە بزانین کێیە کۆچبەری نایاسایی وە کێشە هەنابەر کێ بەڕاستی لە واقعەدا بە پێی یاسانە دەوڵەتەکان پەنا هێنێ بۆچی پەناتێناوە وە چێنم کەسانە کە کۆچبەری نایاساییان و بە نایاسایی کۆچەکان ئەو پەیامانی ئێمەی کۆمەڵی پەنابەرەگەڕاوەکان لە میرشاشەی میدیاکانەوە هەمیشە بە نووسرا و بە لە ڕێگەیانەکانەوە باسمان لەوە کردووە کە هەرێمی کوردستان لە ئێستادا لە چوارچێوەی یاسانە دەوڵەتەکانە شوێن بە شوێنێکی هەژمار بە ئارام هەژمارەکرێت ئەو کەسانێک کە لە هەرێمی کوردستانە دێنە دەربە چنگیان بە وڵاتی تورکیا دێن وەکو گەشتیار دێنە دەرەوە پاشان بە نایاسایی ڕۆکەنە وڵاتی بەریتانیا من لێرە بەڕاستی ڕێگەیەکی توندم ئاراستەی وڵاتی بەریتانیا کە ساڵانێکی زۆرە ڕێگای داوا بەو کەسانە کە بەو شێوە بە شێوەیەکی گەشتیاری هاتنە وڵاتانیان ڕویان کردوتە بەریتانیا لێرەدا ئێمە بێ هەمومان هەمی کان و هەم دەمولایەک هەمە هەنگی نایاسایی لەبەر چەند هۆکارێک ئێمە بینین تەمەنی ئەو مناڵانیان ئەو گەنجانەی کە دێنە دەرەوە لە 16 14 بۆ 25 بۆ 30 بەڕاستی ئەمە خوێنێکە لەو نیشتیمانە ئاچۆڕێ ئەمە کارەساتێکە بەسەر ئێمە هاتووە دوای 10 ساڵ 20 ساڵی تر ئێمە بەهۆش خۆمان دێنەوە کە چیمان بەسەراتەوە بۆ ئێمە هەمیشە منیش وەکو پێشڕە و هەمیشە ڕێگرە لەو بابەتە و هەمیشە لە خزمەتی هاوڵاتیانی کوردام لە دەرەوەی وڵات بەبێ جیاوازی باشە دەست خۆشکاک پێشڕەوەگەڕێم وڵات ئەچمۆ لای یەکێک لەو کەیسانەی کە بە سوپاسەوە ئەم شەو لەگەڵ ئێمەیە و چیرۆکی کۆچکردی خۆی باز دەکا کاک کۆژیار سلااوت لێبێ بەخێر بیت وابزانام تۆ یەکێکیت لەوانەی کە دوێنێگەڕانەوە هەرێمی کوردستان شێوازی کۆچکردنەکە چۆن بوو بۆچی بڕیارتدا کۆچ بکەی و گەیشتی تەکوێ وەچیت بەسەر هات بۆمان باسکە سەرەتا دەستخۆش لە بەرنامەکەی جنابتان دەکەم زۆر سپاس ئێمە لەبەر پارەی بێمەعاشی کۆچمان کرد لێرە ڕۆیشتین وتمان دەڕۆین بەشکم بگەینەوێ تا ساقسی زۆر قسەی بۆ کردین لێرە وتی ئەم بڕێکە سەلامەتە و ئیدیوتی بلێی بێخەم بن ئێمە گەیشتینە لیبیا قسەکان حەکس بوونەوە لەوێ یعنی شتەکان هەمووی حەکس بوون هیچ ئێوە لە ڕێ چوونە لیبیا بەس پێش ئەوەی بچیتە ئەوێ لێرە لە ڕێکیەوە قاچاقچیت ناسی بەڵێ لە ڕێ برادەرەوە لە ڕێی برادەرەوە بەڵێ پارێکی زۆرت یا بە قاچاقچی بەڵێ تقریبان چلوارەقەیەکم ڕۆی لەم ڕۆشنەیە باشە قەرارەکە چۆن بوو یعنی لێرە ئەو بەڵێنی چی بە ئێوەیە لێرە و بەڵێنیەوەی بە مەداکتی سەلامەت دەبن سەداسەد لە هەموو شتێک بێخەم بن باشە هیچتان بەرامبەر ناکرێت جیران و شتیتیانە باش چوونە لیبیا بەڵێ چوینە لیبیا لەوێ چی بوو لە لیبیا لە بنغازی دابەزین بە سارە تقریبان 25 ساعت نوێ سارە بووین چوینە طرابلس لەوێت چوینە ژووری قاچاقچی بوو ئەویش لەوێت بەخوا 4 ساعتێک دانیشتین وتیان بەڕێکەوەم بۆ نێو ئاو چوینە نێو ئاو لەوێت 4 ساعتێک نێو ئاوەکەدا بووین ئەوان وتیان دۆشکە و شتان لە دوودێ جیران و شت نییە ئێمە ئەسواری زەوڕقی کرد بەڕاستی کە بەکەڵک نەداهات هەموو دەرزیدا بوو زۆر تێکشکا بوو ڕۆشتین 4 ساعتێک کەسمان لەگەڵ نەبوو دوای 4 ساعت جیراین لەلایەن میلیشیاوە لەوێ ئەویش تەلەفۆنمان بۆ قاچاقچی دەکرد هەرجوای بینێت داینەوە
بەڕاستی گەر مامۆستا بەکر و دکتۆر موسەنامین و ئەوانە نەبە ئێمە تا ئێساش لەوێ دەبووین نەمان دەتوانین بینەوە. یعنی قاچاقچی کە ئێوەی ڕەوانە کرد ئیتر بەجێ هێشتن. ڕێک بەجێ هێشتین لێ ئەگە زانین ژیراوین تەواو خۆی لەمە نەدا خۆی لەمە نەکردە سەعاب هەر بلۆکی کردین لە هەموو شوێنێک دەیزانی ئێمە تەلەفۆن بۆ دەکەین جای بنێداینەوە. لەوێ ئێوە چیتان کرد ینی غەریب زمان نازانی کەس ناناسی لەوێ قاچاقچێ بەجێ هێشتووی ینی چیتانە کرد لەوێ ئێوە یان با بڵێ هەڵوێستی ئەوان چۆن بوو لەگەڵتان؟ وڵی هەڵوێستیان خراپ بوو یعنی تونند و تیژ بوون لیان دەداین لەوێ نانیان نەدەداینێ ڕاستینیان هەر نەبوو لەوێ نانمان نەدەخوات. چەند ڕۆژ دەستگیر کرا؟ من 55 شەو گیرا بووم. 55 شەو؟ بەڵێ 30 شەوار بێ سەر و شوێن بوو ماڵش نیان دەزانین لە چۆن تەلەفۆن شتمان نەبوو. دواتر توانیت ماڵەوە ئاگادار چونێک بە ماڵەوە ئاگادار کرد و تەلەفۆنمان بۆ مامۆستا بەکری پەنابەران کرد ماڵیاوە بێ ئەو هاوکاری کردین و هاتینەوە کوردستان. هیچ پرسیار شتێکیان لێکردن لەوێ یان هەر دەست بەسەر بوون و بەس دەیگوت چاوەڕێی کات بن هەر پێیان دەکتین چاوەڕێی کات بن و تەواو زمانەکەشمان زۆر باش نەدەزانین نەمان دەتوانین بە تەواتی قسەیان لەگەڵ بکەین. بەڵێ بەڵێ دواتر گەڕانیانەوە بۆ هەرێمی کوردستان. بەڵێ دەستچاوی مامۆستا بەکر خۆش بێ و لەگەڵ دکتۆر موسەنامین و لەگەڵ هەمزە عومەر هەمزەڕەش گەنجێکی چواخوڕنەوە ئەویش زۆر لەگەڵمان بۆ ماڵیاوە بێ. ئەوەی کە بینیتان زۆر جارەڵە ئەگەر شتێک هەیەڵە ئەگەر بە خەویش بیبینم ڕەنگە شێت بم. ئەوەی کە تۆ لەوێ بینیت قەت تەسەوری ئەوە تەکرد ڕۆژێک تۆ بچیتە شوێنێکی ئاوا کەس نەناسی زمان نەزانی ئەشکەنجە بدرێ دەنگت نەگا بە کەس و کاری ینی قەت پێشبینی ئەمە تەکرد؟ قەت پێشبینیەوە شتم نەکرد بوو چکە هەچ کەسێک بێ پێشبینیەوە ناکات قاچاقچی ئەوەندە قسەی خۆشی بۆ دەکردین لێرە دەیگوت فکر لە جیران و شت هەرمەکەنەوە دەیگوت جیران نییە دەیگوت بش جیرن ئینتیفاقیمان لەگەڵ ئەوانە هەیە سەعاتێکە ڕاتان دەگرن و دوای دەڕۆنەوە. ئەگەر ئێستا قاچاقچیەک ئەو قسە خۆشانە بۆ بکاتەوە جارێکی تر ئەڕێ لەگەڵی قەت نەخێر بیر لەوە ناکەیتەوە جارێکی تر قەت بیر لەوە ناکەمەوە. دەستخۆش کاک بڕواش یەکێکی ترە لەو کەیسانی کە بە سوپاسەوە شەو لەگەڵوانە کاک بڕوا بەخێر بێ. سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. سپاس دەکەم باسێکی کەیسەکەی خۆتمان بۆ بکە کاک بڕوا. من ڕاستی جارێک ویستم بڕۆمە دەرەوە وەکو لێرە چەندەهام برادر بڵێ ڕۆژ بوون منیش ویستم چاو لەوام بکەم ڕاستی قاچاقچیم گرت تا تورکیا ڕۆشتە لەوێ داخیلی شوقە بووین ماوەیەک باینەوە لە شوقە و ویستیان بەڕێماکەن بەڕاستی وەکو قاچاقچیە و قسانەی کردی وەکو خۆی نەبوو وەعد و بەڵێنەکانی وەکو خۆی نەبوو بڕی پارەکەشمان ئەوەی ڕێکەوت بووین ئەویشمان خورا و بە ناچاری ئەمە گەڕاینەوە. گەڕاویتەوە؟ بەڵێ بەڵێ ئەو بەڵێنانی کە بە ئێوەیان نابوو تا ئەو شوێنی کە خۆتانەتانەوێ بە سەلامەت بتانگەێنن. بەڵێ بۆ بڕەپارەی کە ئەوان داوایان کردووە پارەکەش خورا و بەڵێنەکانیش جێبەجێ نەکرا. بەڵێنەکانیش جێبەجێ نەکراوە ئێمە وەکو خۆی قسەکانی وەکو خۆی نەبوو وەکو کردیان ئەو کاتە ژمارە موبایلشتەکانیان هەموو داخرا ئێمەش بە ناچاری پەیوەندیمان بە مامۆستا بەکرەوە کرد سپاسی دەکەین لە ڕێگاویەوە توانیمان بگەڕێنەوە. باشە کاک بڕوا ئەگەر ئێستا بۆ نمونە برادێکی خۆ کەسێکی خۆ خزمێکی خۆ پێت بڵێ من ئەمەوێ بڕۆم و لەگەڵ کەسێکا ڕێکەوتوم و ئەمەوە مشارە ئەم وڵاتە بەجێبێڵم و ئەڕۆم سەفەرەکەم بەڵێ چی پێڵێ؟ من وەکو گەنجێکی شاری ڕانیە دەڵێم هیچ کاتێکە و ڕێگا هەڵمە بژێرە بەڕاستی ئەو کەسانی ڕۆشن هەمووی پەشیمانن خەڵکانێکی زۆر لەو ڕێگای تێدا چوون وەکو باسی دەکەن بەو شێوە نیە. دەستان خۆش بێت زۆر سوپاس کە لەگەڵمان ئامادە بوون کاک بەکرد ئێمە چۆن ڕێگیری بکەین لە گەنجەکانمان لە هاوڵاتیانی شار وڵاتی خۆمان کە وەک باسمان کرد سەفەریش ئەکەن کۆچ ئەکەن بەو شێوەیە ناکە دواتر لی پەشیمان بنەوەکەم و ئەو کەیسانی کە قسەیان بۆ ئێمە کرد پارەکەشی بڕوا و ئازار و ئەشکەنجەیەکی زۆریش ببینێ ئەوە دڵی دایک و باوک و کەس و کارەکەشی لەولاوە بوەستێ یعنی ئەمە ئەتوانین تا ڕادەیەک ڕابگرین ئەم مەترسیانە توانین ڕابگرین بێگومان چۆن ئێمە گەر هەمیشە دەگەڕێنەوە سەرخاڵی بنچینەی کە خاوەن دەسەڵات و حکوومەتە گەر حکوومەت مەبەستی بێ لانی کەم نەتوانێت بنبڕی بکا کۆچ ئێمە پێمان وایە بەو پێشنیارانەی کە ئێمە بە وەک پرۆژه یاسا لە ساڵی 2012 داومانەتە پەرلەمانی کوردستان بەداخەوە تاو کاتیشی لەسەر نەکراوە ساڵی 2300 ئاراستی سەرۆکایەتی هەرێم کراوە ڕەشنووس دەستئیشی لەسەر نەکراوە ساڵی 2021 ئاراستی ئەنجومەنی وەزیران کراوە لە ڕێگەی ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕینەوە هیچ هەنگاوێک نەندراوە بۆ کەمکردنەوەی کۆچ ئەوە حقیقەتێکە ئێمە بۆیە ئەم قسەیە دەکەین بۆی حکوومەت بێتە سەرخەت ئاگادارتانکردنێتەوە لە مەترسیانە بەڵێ ئێمە ئامارەکانمان داوا پێی لەم 11 ساڵەی
کە ئێستا ئێمە تێیدیان زیاتر لە 148,700 کەس بە هەڵە نەچووبم بەس لە هەرێمی کوردستان کۆچیان کرد. ئەکرێ بڵێن ساڵ بە ساڵ ئامارەکە لە زیادبوونایە بۆتە قوربانی ئامارەکە لە زیادبوونایە ساڵ بە ساڵ بەڵێ لە زیادبووندایە بۆیە گەر بمانەوە کۆچ کەم بکەینەوە بەڵێ بێگومان بە ڕەخساندنی هەلیکار بە زەمینەی کار بۆی بتوانن گەنج وابەستەی و نیشتیمانەکەیان بکەن. لەلایەکی تر دەسەڵات لام بابەتی هۆشیارکردنەوەش بەڕاستی زۆر بابەتی هۆشیارکردنەوە جە ڕێگاکانی مەترسی ئێمە هەمیشە لە زانکۆکان لە خوێندنگاکان هەتا لە شەقام ئێمە هۆشداریمان داوەتە خەڵک یعنی تۆ بێن ئەوانەی کە چوونە لیبیا ئەوەی کە باسییان کرد هەم نوێنەرمان کاک پێشرەوە هەم کاک هۆشیار باسی کرد ئەوەی کە لەوێ بێ دەزانێت چەند کەس بەس لە ماوەی حەومانگی ئەم ساڵدا لەو کەنار ئاوەی وڵاتی لیبیا کە دەکرێت بڵێن باشوورەکەی بەدەست میلیشیاکانەوە بەرەوڕووی وڵاتی ئیتالیا بەس لەو حەومانگەدا زیاتر لە 1200 کەس بۆتە قوربانی. بەڵام چیەوە کوردنینە لە نەتەوەکان لە وڵاتانی ئەفریقا میسر و ئەفغانی و بەنگلادیشی ئەوە یەکێکە لە کەناراوەکانی وڵاتی تورکیاوە ئێمە چەندین بەرنمەیە بڵێن کە جەنابی کاکتۆری برایم بۆ خۆی عزوری هەیە دێ ینی بە خێزانێکی شەشکەسی ڕۆیشتون بەو هیوای بگەن بە یەکێک لە وڵاتانی ئەوروپا بۆ داهاتوو ژیانێک بۆ منداڵەکانیان بەڵام تەماشا دەکەی کاکتۆر بۆ خۆی گەڕاوەتەوە باشە ئەوانە هەمووی هۆکارن بۆیە گەر بمانەوێ بەڵێ بێگومان دەسەڵات دەتوانێت زمینە بڕەخسێنێ بۆ گەنجان بتوانن هەلی کار بڕەخسێنن دەستخۆش دەستخۆش کاک پێشڕە ببوورە هیچ کاتم نەماوە کاک پێشڕە زۆر بە کورتی ئەوەی کە کاک بەکرد باسی کردووە ئەو ئامارانی کە ئەو باسی کرد ئەکرێ بڵێ نەمە زەنگێکی مەترسیدارە بەڕووی هاوڵاتیانی هەرێمەکەی ئێمە بەڕووی گەنجەکانمان بەڕووی خێزانەکانمان بەڕستان وەک چالاکوانێک کە بەردەوام لەو بابەتەدا ئیش دەکەن کۆتا قسەی ئێوە کۆتا ڕێنمایی ئێوە بۆ ئەو گەنجانەی بۆ ئەو خێزانانەی کە دەیانەوێ بیر لە کۆچ بکەنەوە سپاس دەکەم ئەگەر بە کورتی بێ وڵای دەرفەتم بەی تۆزێک هەندێ بابەت هەیە من زۆر بە کورتیچکە هیچ کاتم نەماوە سپاس دەکەم بەڕاستی بەڕاستی کێشەی کۆچ لە ئێستادا قەیرانێکی جیهانی و ئەوروپی و عێراقی و هەرێمی کوردستانیشە بەڵام ئێمە دەچینەوە چوارچێوەی هەرێمی کوردستان بەڵێ ئەتوانین ڕێگا لە کۆچی نایاسایی بگرین بەڵێ ئەتوانین زۆر شتی تر بکەین بەڵام ئێمەوە کەسانی نەشارەزا لە پۆستەکانە دانراون تەنها خێریکی ئەوە چۆن کاتەکەی خۆی بەسەر بەرە بێ ڕەنەماییدان بابەتی گشتی ئەوەی کە منە مەوێ سپاسگوزارم کەم میدیاکانە لە ڕێگای ئێمە و میدیاکانەوە کە تا ئێستا خەڵک وشار کراوەتەوە ئەم ئامارانە کە ئێمە باسیەکەین ئامارێکی مەترسیدارن بۆ داهاتووی نەتەوەکەمان لە هەرێمی کوردستان ئامارێکی مەترسیدارن بۆ داهاتووی میلەتەکەمان لە دەرەوەی وڵات وەرنیوە بزان کورد لە دەرەوەی وڵات بەکوێ گەیشتووە چی بەسەر هاتووە دەیان و سەدان عیلە لێرە لێک دابڕاون وەرە من ئەتان بەمە سەر حادسەی وە شەژ مناڵ دایکی بەجێ هێشتووە ئەمانە کارە ساتن دێن ڕوبەڕووی میلەتی کورد بۆتەوە بە تایبەتی هەرێمی کوردستان لە ئەوروپایە بەڵام ئێمە ئەمەتوانین زۆر شت بکەین بێگومان با ئێمە هەمومان دەوڵەت حکوومەت بە تایبەتی من لەم دوایانە زۆر ڕوویداوم لە حکوومەتی عراق کۆمەڵە ڕێکەوەی عراقی کە هیچ هەڵوێستێکیان نییە هیچ هاوکاریەکیان نیە بەڕووی هەرێمی کوردستانە ڕێکەوتانی دەوڵەتیەکانەکە پاشان هەوڵەتیانی هەرێمی کوردستان لە گەڕانەوەش ئەیمالەکە بەڵام بابەتێکی تری زۆر گرنگ هەیەکان باسییان ویزە و میزە کراگە دەرفەتم بەری یەک دقە ویزەی یاسایی کە بەداخەوە ویزە بۆتە $20,000 و $30,000 و ئەفرۆشێتەوە لە کۆمەڵە مەسەڵسەکمان پێکە چەند کەسانێک تێوە گلاون لە وەرگرتنی ویزە بۆ کەسانێک کە ئەسان نەخوێندەواری بوون کردویانە بە پرۆفیسۆر و کردویانە بە دکتۆر و بە پارێژی زۆر ئەمانە هاتوون لە وڵاتانێکی ئەوروپا پاشان چون لە بەریتانیا ئەمانە داوای مافیبانابەریان کردووە خۆی لە خۆیان کەسە نەکۆشبەر بووە بەخواستی خۆشی هاتووە نە پەنابەری بووە تۆ جێگای لە پەنابەری کردووە کە بەواقعیت دوایە کوردی ڕۆژهەڵات بیان کوردی پارچەیەکی تری کوردستان مافیبانابەری هەبێت دەستخۆش کاک پێشڕە و سپاس کە لەگەڵمان بەداوای لێبوردنەوە کاتی بەرنامەکەم کۆتایی هات برادرانی هەواڵ دوایی سزای منیشیان کاک بەکرە و کاتەمی ژەبێ سەری خۆم هەڵگرم و بڕۆم بە ڕێگەی کۆچی نایاسایی و ئەیترە و کاتە بڵم لە داخی برادرانی هەواڵ سەری خۆم هەڵگر بەڵێ ئازیزان بە هیوای ئەوەین کە هیچ گەنجێک هیچ خێزانێک بیر لەوە نەکاتەوە کە چارەنووسی خۆی و خێزان و ماڵ و منداڵی بخاتە بەر یەختێکی وە لە ناو ئاو بۆ ئەو کارە ساتەی کە لە کەیسەکانە گوێبیستی بووین قاچاقچیەک
کە لە شوێنێکە بەجێت هێڵێ ئیتر هەرجوابی تەلەفۆنی شت نایەتەوە سەر و ماڵت لەو ڕێگەیەدا دائنی بۆیە با هەمووان زۆر بە دروستی بیر بکەینەوە ئەگەر بیر لە کۆچ و لە بەجێشی وڵاتیش ئەەکەیتەوە تکایە با بە ڕێگەیەکی دروست بێت بە ڕێگەیەک بێت کە سەلامەتی خۆت و خێزانەکەتی تیا بێ سوپاس کە بینەرمان بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ بە ئێوەی ئازیز دەگەینەوە شاد و بەختەوە بن.